تەوڵتین بەمانێت بە نیشتیمانیکردن واتە موچەی فەرمانبەرێکی دووهۆک و زاخۆ لەگەڵ موچەی فەرمانبەرێکی بەسرا یەک ئاستە یەک بڕە و یەک لە بەرزکردنەوە و سەرموچەش دەگرێتەوە. بەڵام ئەوەی هەژماری من شتێکی محەلیە تەنها تایبەتە بە هەرێمی کوردستان و سیستەمێکە خاڵشتی زۆر گرنگەکەوە جیاوازەکەی نێوان هەژماری من و تەوتین ئەوەیەکەوە ڕاستەوخۆ تەوتین موچە لە وەزارەتی داراییەوە دەچێتە حسابی فەرمانبەر، بەڵام هەژماری من ئەوەیەکەوە دەیانەوێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەچێتە دەستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵکو بچێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم بیداتەوە بانکەکانی هەژماری من لێ دابەش بکرێتەوە. ئەو عینادیکردنە بابەت زۆر بە سادەی بێڵێن مەسەلەن لەسەر مەسەلەیە و بەردەوا مەسەلەن شت بڵاوەکەنەوە مەسەلەن خەڵکانەدەن یعنی خەڵگەڵێ دیارە شتێکیان زانیوە دیارە بێمنەتێک هەیە بۆیە سوورن لەسەر مەسەلەی پرۆژەی هەژماری من یعنی ئەوە لە چیەوە دێ بەڕێز دکتۆڕان؟ والله عینادی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئێستا بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەری گرتووە، بەڵام بۆ دەرەوەی هەرێمی کوردستان هەر ملیان شکا و سەریان دای لە بەردووە تا ئێستا هەر ئەوان زەرریان کردو عینادەکەیان سەریان لەسەرداناوە، ئەوە بوو لە ڕیفراندۆم سەریان لەسەردانا، ئەوە بوو لە پەرلەمانی هەرێمی کوردستان بەیەک جەڕە قەلەمێک بەیەک بڕیاری دادگای فیدرالی هەرچی پەرلەمانتاری هەرێمی کوردستان ناردەوە ماڵەوە و بێ ئەوەی کەوا فزەشیان لێەوە بێ. ئەنجومەنی پارێزەکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە بەیەک بڕیار لە دادگای فیدرالی و بێ ئەوەی کەوا نقەشیان لێەوە بێ.